لەکەیەکی زۆر ناشرینە نرابەت ناوچەوانی شاری سلێمانیە کە بە شاری ڕۆشنبیری بناوبانگی بە ئاشکرا بە ڕاگەیاندن کارێک ئەڵێ من دەستم هەیە لە داخستنی چاودێرە بۆ شانازیش بۆ من بۆ خۆم قەرزاری مەلابەختیارم بە حیاتم بە ژیانم چکە دوو جار لە مەریجی محەقق ڕزگاری کرد. سڵاو لە بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا. من ئەمڕۆ لە شاری سلێمانیم لای کەسایەتی دیار و نووسەر و ئەدیب و ڕۆشنبیری شاری سلێمانی مامۆستا فواد مەجید میسری ئەمەوێت گفتوگویەکی تایبەتی لەگەڵا بکەم. سڵاو لێبێ مامۆستا، چۆنی؟ بەخێر بێ سەرچاوم بێت بەخێر بێ. ئەمەوێت سەرتا لەو دەست پێ بکەم تەندروستی و چۆنە ئێستا باشتری؟ خراپنی هەروە بێ. یادارم باش بێ. مامۆستا لەسەر نووسینەکانت بەرهەمەکانت بەرهەمی تازات ئەمەم خەریکم بەشی دووهەمی کتێبی مێژوێکی تر خەریکیەوە. ئەمە پرسیارێکی تایبەت بکەم لە چەند ڕۆژی ڕابردووە بیسمە لەلایەن هێزە ئەمنیەکانی یەکێتی دەستگای چاودێر داخرا دەستی بەسەرداگیرە. تۆ مەناوەنی چی؟ من لە چەند کەناڵی تر و شوێنی تر باسم کردووە ئەوە دیاردەیەکی ناسروشتیە نادروستە ئەبێ ڕێ لێ بگیرێ و ئەبێ بربەستی بۆ دابنرێ چونکە ئەوە پێشێلکردنی ئازادیەکانی تاکە پێشێلکردنی مافی مرۆڤە پێشێلکردنی چونکە ئەو کەناڵی با بڵێن چاودێر بریتی نەبووە لە تەنیا شتێک چەند کەناڵ چەند ئۆرگانێکی هەبووە کە هەریەکەیان تایبەت بوون بە مەسئلەی مافی مرۆڤ مافی ژن قسەکردن لەسەر دیموکراسیەت لەسەر سکۆلاریزم لەسەر کللتوری کوردی لەسەر مێژ و هەموو یەکێک لەوانە بێزگەلەوە کە خاوەنی ڕێکخراوێکی تری ڕۆشنبیری بۆ کە بناوی بنکەی ئەدەبی و ڕووناکبیری گەلاوێژە کە ڕۆڵەشی دیاری هەبووە لە پێشخستنی کللتوری کوردیا لە بە درێژایی 26 ساڵ. مامۆستا داخستنی چاودێر بەڕای تۆ لە بەرژەوەندی خەڵکی سلێمانی و میلەت بوو یاخود بەرژەوەندی شەخصی بوو؟ ئەکید داخستنی کەناڵێکی ڕاگەیاندن یا دام و دەستگایکی ڕاگەیاندنی بەر بڵاوی بەو شێوەیە چاودێر لە خزمەتی میلەتانیە لە خزمەتی پێشخستنی کۆمەڵایەتیان نیە لە خزمەتی پێشخستنی کللتوری کوردیان نیە ئەوەی زەرمەندی سەرێکیە هەموو کۆمەڵگای کوردیە زەرری بۆ هەموو کۆمەڵگای کوردی هەیە نەزەرری بۆ شاری سلێمانی هەیە بەڵام هینێکیشە لەکەیەکی زۆر ناشرینە نرابەت ناوچەوانی شاری سلێمانیە کە بە شاری ڕۆشنبیری بناوبانگی هاوکاری من و کاک بەختیار برادەریەکین 50 ساڵ 50 ساڵ ئێمە برادەریەکی و ئەنواع ئەوە کەوتۆتە بینمانەوە یاعتیباراتی زۆر کەوتۆتە بینمانەوە من بۆ خۆم قەرزاری مەلابەختیارم بە حیاتم بە ژیانم چکە دوو جار لە مەریجی محەقق ڕزگاری کرد. هەر لەم ڕۆژانە لە سۆشیال میدیا من بۆ خۆم ڕەمزێکی سەلەفی ملی گوێم لێ کرد بە ئاشکرا بە ڕاگەیاندن کارێک ئەڵێ من دەستم هەیە لە داخستنی چاودێرە بۆ شانازیش بۆ ڕەنگە بە قەنعەتی من ئەگەر ئیمکانێتی هەبێ و بتوانێ و بەڕێوەی بەرێ لە ڕووی مادیەوە ئەوە ئەتوانی لە شوێنێککە ئەو لەو بینای هاتۆتە دەرەوە چالێکەکانی لە بینایکە